جارێکی کەش دێینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی نوێی لاپەڕەیەکی تری خەباتی کورد و بەراوردکردنەوەی بە واقعی ئەمڕۆی گەلەکەمان تا ئەوەمان بۆ ڕوون بێتەوە کە دوای 85 ساڵ خەبات و ڕەخساوی هەلانی جیاوازی تر بۆ سەلماندنی زیندوی خۆ بۆ هەنگاوێک چوونە پێش بەرەو دروستکردنی قەوارەیەکی سربەخۆی کوردی دێینەوە دیسانە بینەوە بە قوربانی بەرژەوەندی سپی پێستانی ڕقنی ڕۆژئاوایی ئەوانەی کە دوێنێ بۆمباکانیان لە فڕۆکەکانیانەوە بەرەدایەوە خوارەوە بەسەر سلێمانی و ڕەواندوزە ئەم ڕۆژوا سەر لە نوێ سەرانی غەدری کوردایەتی گەلەکە هەمووی لە سەردەمێکی نوێدا دوای 85 ساڵ لە تەجروبەی تاڵ و خەباتێکی توولانی ئەکەنەوە بە قوربانی سپی پێستانی ڕقنی ئەمریکایی ئەوانەی ئەم ڕۆژ کە وەکو 100 ساڵ لەمەوبەر بۆ بەرژەوەندی خۆیان هەموو بوون و بەهایەکمانیان خستە ژێر پێ ئەوە ئەم ڕۆژ بە هەمان شێوە ئەیانوێ بەها و نەریت و هەموو قیەمێکی کوردیمان سەر لە نوێ بخرێتەوە بەر فوارە خوێنێکی تری کوردی لەبەرەو ئەوەی کە ئێستاتی کرارە بێتەوە ئەی بینین ئەگەر بگەڕێنەوە سەر لاپەڕی 80 ساڵ لەمە پێش 85 ساڵ لەمە پێش تەمامەن سەیرەکەین هەمان سیاسەتە بەڵام زۆر بەداخەوە سەرانی کوردی ئێمە زۆر بێسەوادن زۆر نەخوێنەوارن کە نە تعریفی ڕاستەقینەی داگیرکەران نەزانن کە ئەمریکا زۆر زۆر مڕاهقانەتر تەسەڕوفەکە وەک لە بەریتانیایەکی خاوەنی تەجروبەیەکی زۆر گەورە کە لە سەردەمی پیرێتی خۆیان هاتووە ناوچەی کوردستانی ئێمە هەر دانیشتنێکی نێوان شیعە و سونی ئێستا لە عێراقا هەر دانیشتنێک بکرێ دەوڵەتێکی مرکزی حکوومەتێکی مرکزی بەغدا دروستە بێتەوە جەیشێکی نظامی دروستە بێتەوە تەقریرەکەی جیمس بێکەر و لی هامڵتۆن لەسەر کەپۆی یەکیەکی سەرانی غەدری کوردایەتی دیسان دائەنرێتەوە ئەبینین تەیارە و دەبابەی سوپای عێراقی جارێکی تر دێتەوە سەر ئەو ناوچانە چونکە کوردەکانی ئێمە خۆیان بۆ ئامادە نەکردووە استعدادیان بۆ دەرنەبڕیوە هەر پارەیان وەرگرتو و داویانە بە عەدەد مەسینە و حیمایە و خزمەتکارەکانی خۆیان بۆ ئەو کەسانەی ڕەنگی زەرد و سەوزیان بۆ لەبەرەکەن بۆ ئەو کەسانەی چەپڵیان بۆ لێدەن نەوەیەک پەروەردە نەبوو ئازا و ڕەشید و پیا و موالید بگرن جەیشی نظامی دروستکەن تدریبی باش بکرێ هەر بەو چەکەی کە پێیانە خۆ بەقەدەر مسەلەسە سونیەکە عەدەدیشیان ئەمان زۆرترە نظامیترن ئیداریترن پارەدارترن قووەتیان زۆرترە شاخیان زۆرتر لەگەڵە آخر ئەوانەی مسەلەسە سونیەکە هەمووی دەشتە هەمووی ماڵە چیایتیانە شوێنی عاسیتیانە بەڵام چۆن ڕوبەڕووی ئەم قووەت و جەبەڕوتەی ئەمریکایەکان بوونەتەوە لەبەرەوە برانی بەڕێزم ئەمە تیکراربوونەوەیەکی تاڵاوی زەمەنە ئەمە ئەو جەنجەڕەیە کە ئینگلیز لە کوردی بەستووە 85 ساڵە عەلەمانیەتی کوردی ڕایەکێشێ خەبات لەسەر خەبات بوو بە خەباتە هەر جەبلە ئەگرێتەوە قوربەسەرێتیەکی تریتیا دفنەکە ئەم جارە لە جێی خاک لە جێی پەینی چیمیایی بۆ ڕوان جەبلەکەی ڕۆکا بەجارێک هەموو یەکا بە کۆنکرێت و چیمەندۆ ناهێڵە جایەکی ئومێدی کوردی سەر لە نوێ شین ببێتەوە ئەمە ئەو سەردەمەیە دیسان کە تیکرارە بێتەوە زۆر بەداخەوە کە ئێستاش خەمی ئەوە مەسەر لە نوێ جارێکی تریش ئاوە حکوومەتی مرکزی یاسین هاشمیەکی تر دروستە بێتەوە ئەم جارە چونکە مالیکی نووری المالیکی تەسەورکەن برایانی بەڕێزم نووری المالیکی لە ناو حیزبی داوای خۆیان پێی ئەڵێن ستالینی حیزب تەسەورکەن ئیبراهیم جەعفەری نەیهێشت یەک هەنگاو ئەم کوردانە پێ هەڵێنەوە لە مەسەلەی کەرکووکە لە هیچ مەسەلەیەکی تری چارە نووسازە ئەگەرەوە ئیبراهیم جەعفەری وەکو ئینسانێکی منەزیر و مفەکر نەیهێشتووە کوردێ هەناسەبا نەیهێشتووە کوردێ بێتە پێش نووری المالیکیەکی ستالینی حیزبەکەی خۆی کە ئەو ئامادەیە لە شیعەکەی خۆی بخوێنێ و لێیدا چۆنە هێڵێ کوردێک لەوێ ئەم هەنگاوە هەڵێنێتەوە زۆر بەداخەوە کورد ئەبێ خۆی هەنگاو بۆ خۆی هەڵێنێتەوە ئەبێت جورئەتی وەکو هی شێخ بێ عینادی وەکو شێخ بێ ئیلتیزامی وەکو هی شێخی حەفید بێ بەڵام لەگەڵ سەردەمی خۆیە سەردەمی ئێستا سەردەمی چاوکردنەوەیە جیلێکی بە قووە دروست بووە خەڵکێکی زۆر مهم هاتۆتە پێشە کۆمەڵێکی زۆر ئێستا هەر یەکێک لە پارتی یەکێتی و ئەحزابی تر
بە هەزاران لانی کەم 1000 و 2000 کەس دکتۆرای هەیە لە سیاسەتە لە اقتصادە لە علم النەفسە لە ئیدارەیە لە کۆمەڵناسیە لە سیاست و ئیدارەی سیاسی لە کارکردنی حیزبی هەزاران خەبیر هەیە ئێستا لە متەفەجرات لە عسکەری لە مەشق پێکردن هەزاران هەزار کەسی تر پەروەردە بووە بۆ پێشمەرگایەتی بۆ خۆگرتن خەڵکەکە میلەت وەکو یەک میلەتی ڕەسەن ئامادەی هەموو کاردانەوەیەکە لەسەر شتێکی وا مەسیری بێتە سەری بەڵام زۆر بەداخەوە ئیرادەیەکی گەندەڵ ئیرادەیەکی زەعیف ئیرادەیەکی لاواز ئەم تاقە زۆری کەوتۆتە بەردەست کە زۆر بەداخەوە نەساحەبی خۆیەتی نەساحەبی ئیرادە و ویستی گەلەکەش نەساحەبی ئومێدی ئەو خەڵکەش کە سەر لە نوێ لۆزانێکی ترمان ئەدرێتەوە بەلا تەنگەیە جارێکی تریش بارێکی تر ئەخرێتەوە سەرشانی کورد و جەنجەڕی لێ ئەبەستنەوە سەر لە نوێ کاورد کە بۆ بەرژەوەندی دەرێ خوای پەروەردگارە و ڕۆژەمان نیشان نەدا و ئەهلی ئیسلام بە قووەتکە کە خاوەنی ئیرادەیەکی بە قووەترن کە دید و تێڕوانینیان بەرامبەر ئەوروپا ڕۆژ ئاوا ئەمریکا جیاوازە ئەزانین لە چ دید و تێڕوانینێکەوە تەماشای ئەوانەکەینەوە و ئەزانین کافر و مسلمان یعنی چی دیدی قورئانی لەسەر وەحی دروست بۆ چییە و دیدی کوفر و ئیلحادێکی خارجی کە لەسەر دابڕینی وەحی لە خوای پەروەردگار و لە ژیان و پەروەردەکردنی ئینسان ململانەی ئەوروپایی و ڕۆژ ئاوایی کە لەسەر ئەساسی شەڕەپاڵەکەی داروینیزم دروستە بێ داروینیزمی بایۆلۆجی کە ئێستا گوازراوەتەوە بۆ داروینیزمی سوسیالیستی واتە هی سۆشیالی هی کۆمەڵگە لەوەی کە هەر کەسێک زەعیف بوو لاواز بوو بێدەسەڵات و بێدەڕەتان بوو پێویستە بکەوتە ژێر پێی ئەو کەسانەوە کە قووەت و نفوزیان هەیە و ببێ بە قانونی دارستان هەروەکو ئێستا کە ئەیبینین خوای پەروەردگار ئەهلی ئیسلام بە قووەتترکە دەسەڵاتیان زیاتر بداتێ ڕاو بۆ چوونیان لێک نزیک کاتەوە زەمینەی فکریان دیدی سیاسیان بەهاو نەریتیان ڕەفتار و ڕەوشتیان بپارێزێ وزەیان بەگەڕخا لەژێر ئاڵای تەوحیدا کۆیان کاتەوە خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی و سەرکەوتومان کە برانی بەڕێزم ڕەشبین مەبن مەئیوس مەبن ئەمە ململانەیەکی فکری زۆر دوور و درێژە کە پێغەمبەران هێناویانە بەردەوامە بێ هەوراز و نشێوی تاریخ هەوراز و نشێوی فکرە سیاسەتە شارستانێتیە ئیدارەیە هەتاوەکو ئەو کاتێک کە زیاتر ئەم عەلەمانیە کوردیانە مفلیسە بن لە بەرچاوی خەڵک ڕەشە بن پێیان نامێنێت بە تەواوی پێیان نامێنێ وەکو دید و فکر وەکو سیاسەت و هەروەها وەکو بەهاو نەریتی کۆمەڵگە یان وەکو ڕەفتار و ڕەوشت وەکو دزی و گزی و فزی وەکو خیانەت و جاشێتی و مەلەف دەرکەوتن سەبرێ بگرن پشوتان درێژ بێ باوەش بە ئیسلامەکەتان ناکەن خواتان خۆش بێ لە ئیسلام زیاتر تێبگەن ئومێدتان زۆر بێ نەفەستان درێژ بێ برایەتی یەکتری بپارێزن بشزانن کە داهاتوو بۆ ئەم ئیسلامەیە ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته